من بەناوی سەیدەلیەکانی سۆران قسە کە مەوانەی نۆرینگە و سەیدەلیەکانی سۆران ئەم شەو ئەستاین بە ئیزرابکردن لە دژی بڕیارێک کە بڕیاری هەژدا ئایتیمە کە بڕیارێکە لە هەموو کوردستانیانەوێت لە سۆران تەطبیقی بکەن. ئێمە ملمان لە دا و زراوترە بۆ قانون، بەڵام بەمەرجێک بۆ هەموو خەڵک یەکسان بێ، هەموو خەڵک وەک یەک سیر بکرێت، بێ جیاوازی، بێەوەی جیاوازی بخرێتە نێوان هیچ کەسێک. بەڵام ئەوەی زۆر سەیرە لامان ئێمە لە نەخۆشخانەکان و لە بنکە تەندروستیەکان و لە گوندەکان دکتۆری بێرکابەرین، بەڵام لە شارەکان هەژدا ئایتیممان پێ بەڕاوا نابینن. بۆیە ئێمە وەکو هەڵوێست ئەم شەو سەیدەلیەکانمان قەپات کردووە. لەلایەکی تریش دکتۆرەکانی سەیدەلانی تەنها وێنەی شەهادەکەیان بە دیوار هەڵواسراوە، کەسش نازانێت داخۆی سنساخیان ئەسلەکەیتی. ئیدیکە مەعاونتوب بە ئیشەکانی بۆ جێبەجێکە. ئەگەر بۆ مەعاونتوبی ئاسایی نییە کە ئایتیمەکان سەرف بکات، ئەوە بۆ دکتۆری سەیدەلانیش پێویستە بەخۆی لەسەر سەیدەلە بێت. ئەگەرنا ئێمە ینی بە شەو بە ڕۆژیش، چونکە ئێمە بە شەو بە ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیان داینە، هەتا هەندێک لە سەیدەلیەکانمان شەوان تا بەیانیە مێنینەوە بۆ خزمەتکردنی دەڤەری سۆران. وەکوش بینین نەخۆشخانەکانی سۆران بەڕاستی لە ڕووی دا و دەرمان هەتا ئەبی پاراستۆلیشە لێوە دەست ناکەویت. ئێمە بەخۆ لەوێ ئیشەکەین، ینی بۆیە داواکاریمان ئەوەیە کە ڕێمان پێ بدرێت چۆن لە نەخۆشخانەکان کارەکەین، لە سەیدەلیەکان و لە نۆرینگەکان ئیشەکەین. هەمومان بڵین لە کات و ساتێکی ناسکداین، چونکە ئەبینین مەعاشەکانمان چۆنی نیوە مەعاشمان پێ نادرێت. بۆیە بە پێویستە زانین ئەگەر بێت و ئەو بڕیارە بووی بێتە سەر تەنها لە سۆران جێبەجێ بکرێت، ئەوە ئێمە بایکۆت بە باشترین هەلە زانین. من وەکو سەردانکەرێکی نەخۆشخانە ئێستا بەو کاتە منداڵەکانم بردۆتە نەخۆشخانە، وەرەقەچیان دامێ بۆ سەیدەڵەکان، ئێستاش سەیدەڵیەکان هەمویان قەپات کراوە. نازانم ئەوەی بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە نازانم تعلیماتێک بۆ سەیدەڵیەکان دەرچووە.